سەلام عەلەیکوم ئەم کاسەتان باش ناگەکەینمەگیان زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێزان بۆ وەرگرتنەوەی فیدباکی بەشدار بوو کە نمەگیانە کە بەشدار بوو ماوەی 10 هەفتە لە کۆرسەکانی ئێمەیە. جا سەرەتا پێم خۆشە بەڕێستان خۆتان بناسێنن. السلام عليكم ورحمة الله. من ناوم تلار سيفدين محمد دایکی نمان بەشدار بووی خولی بەهێزکردنی مێشک و یادگەر. زۆر باشە، دەستان خۆش بێ. تا چەند لە ئات چاوەڕوانی توا بوو خولەکەی ئێمە و ماوەی ئەوانی و دەرسانی کە بە مناڵەکەتان وتراوە؟ والله الحەمدولillah زۆر لەوە زیاتر بوو کە من چاوەڕوان نەکرد. سپاس بۆ خوا، لەوە باشتر بوو کایتر حاوینان من خۆم ئەم ناردن بۆ خول بەڕاستی بێتاقەتە بووم هاتوو چۆکردنیان لەوێ چیان بەسەریە چیان بەسەر نایە، گەرمان ناڕەحەتی پاز بەڕاستی ئەمە لە ماڵا بوو من خۆشم ئەمتوانی خۆشم ئیسفادەی لێ بکەم نەک هەر کچەکە گوێمەگەر چاودێریمە کرد هەم لە ماڵەوە بووم هەم ئاگام لە کچەکە بوو لە بەردەستی خۆما بوو شتێکی زۆر باش مامۆستایەکان هەمویان زۆر زۆر باش بوون ئیسفادەی زۆر باشی کردو الحەمدولillah. دایکی نمەگیان ئایا ئەو چالاکیانەی ڕۆژانە بە مناڵەکەت ئەکرا ئەوانە و دەرسانی پێی ئەوترا منداڵەکەتی پێبەر و پێش ئەچوو؟ وەڵا بە دڵنیاییەوە ئەرەوەڵا جارێ نمەم نەبینیەوە بەم شێوەوە نەپەرۆشی دەرس و دەور بێ بەڕاستی یعنی پێی بکرایە پێنجی بەیانی کە هەڵە سابۆنێژ حەزێکرا و ڕایەنانانەی کە شەوێ کردوێت یاموو بەیانی بیکەوی نابێ بەخوا من ئەبێ ئیمشەو حازریکەم بۆ بەیانی یەکسەر بینێرم چاوەڕێی گروپ بوو بگرێت و یەکسەر و ڕاهێنانانە بنێری. زۆر باشە. مناڵەکەت چەندێک جیاوازترە لە پێشووتر وە لەم ماوەیە چەندێک هەست بە گۆڕانکاری ئەەکەی کە لە نمەخانە ڕووی یابێ؟ وەڵا الحەمدولillah گۆڕاوە من زۆر هەستی پێەکەم خۆم چۆنیەوە تاقیکردنەوەتان بۆ کردو بەردەوام تاقیکردنەوەی بۆەکەم هەم لێپرسینەوە جاری وا هەیە سوورەتی قورعانی پێڵێم ئەڵەمەوەم بۆ لەبەرکە بزانم وەکو جارانی یا لە جاران باشترێ الحەمدولillah لە جاران باشترە زۆر باشیشە هەر بە بۆنەی ئەم پولەوە نردوومەتە خوێندنی ناحکومی بەخوا تا ئیسانم نردووە ساڵێکم ساڵێتی ئومێدی ئەوەی پێەکەم ئینشاڵڵا لەگەڵ ئەو تەلەبانە دەرچێت ئینشاڵڵا. ئینشاءالله. دایکی نمەگیان چ شتێک لە مناڵەکە زۆر سەرنجی توێ ڕاکێشتووە و بۆتە خاڵی گۆڕانکاری کە پێشتر لە نمەیان نەبوو بێت و ئێستا هەستکەی تیا دروست بوو بێت؟ ڕاستی ئەگەر هەموو دایکێ چاودێری مناڵەکەیەکا بە تایبەتی لە کاتی خوێندن و دەوامە ڕاستی من خۆم لێپرسینەوەم لێ کردو بۆ نمونە کاتی لێپرسینەوەی کوردیەک کۆمەڵایەتیەک ئاینێکە دایکە مامسامی بەسەراداوم پێی وتم بۆم لەبەرکە یعنی بەناڕحەت لەبەرکراوە بۆی جاری وا بۆ سەعات دانیشتوم لەگەڵێ الحەمدولillah ئیسا ئەو سەعاتە کورت بۆ تۆ ئەو سەعاتە لەوە چێ بە چارەکێ بە 20 دقە کەمتر بتوانێت ئەوەی کە من پێمەوت لەبەریکە لەبەری کردێ. زۆر زۆر باشە کەواتە خێرایی فێربوون و خێرایی لەبەرکردن و ئەمانی خۆت هەست ئەەکەی گۆڕانکاریت یا بەسەر هات بێت وە وەکو لە پۆستەکانە ئێمە ئەڵین چەند هێندە توانستی مشکی منداڵەکەت زیاد ئەکا ئایا لەگەڵ ئەوەیە یەکەگرێتەوە ئەم 10 هەفتەیە کە لەگەڵ ئێمەیە بۆ نمەگیان؟ بەدڵنیایی وەڕۆڵا زۆر زۆریش حتا من یعنی لە کاتی قسەکردنیشی پەلە بووە یعنی ئەوە نییە چونکە زۆر بینینی لاپەڕەکان زۆر بینین و زۆر خوێندنەوەی شتەکان حتا لەفزی قسەکردنیشی پەلە کردووە. بەڵێ زۆر زۆر باشە. نمەگیان تا چەند بە پەرۆشەوە بۆ حەزی بۆ ئامادەبوون لەوانەکان هەبوو و چەند ئاسوودە بوو لەگەڵمان تۆکو دایکێک لە ماڵەوە ئەتوانی بۆ منە شاید حاڵی ئەوە بیتووە پێمان بڵیت کە مناڵەکەت چۆن بۆ ئایا ئاسوودە بۆ لەگەڵ ئێمەیە بە پەرۆش بۆ بەشداریکردن لەوانەکان لەگەڵ ئێمەیە؟ وەڵا الحەمدولillah زۆر بە پەرۆشەوە بووە هەتا بۆ شوێنانیش ڕۆشتبن ئەم زیاتر دەرزەکەی لا گرنگ بووە زیاتر دەرزەکەی لامە بەس بۆ بانەچین بەخوا چەند لە خۆت دەزانی لە عوتڵەی هاوینە هەموو کەس حەزی لە چوونە دەرەوە گەشتی کورت و درێژ و بەڕاستی هەموو شتێکمان پەک خست بوویەمە لەبەر خاتری ئەو دەورانە یا ئەبوایە خەتەکانمان حازر بواە
لە ناو سیارە بواە لە دێنی بواە لە هەر شوێنێکا بواە ئەو جێگەی خۆی یەکردو کە ئەو دەرسانە وەرگێت بەڕاستی ئیسفادەیشی زۆر زۆرە هەموو دەرسێک کۆمەڵێ ڕێنمایی ئیسفادە و زانیاری یعنی نە ئەبواە لە دەرسەکاندا ببڕایە ئەلحەمدولله زۆر زۆر ئیسفادەیان کردووە هەر کچە گەورەکەشی ئیسفادەی کردووە دایکی نمەگیان تا چەند هەستی کردو مامۆستاکانی باشترینیان پێشکەشی نمە کردبێ وەڵا ئەلحەمدولله جارێ لەفسی مامۆساکان یعنی شیرین قسەکردن لەگەڵ مناڵەکانە من خۆم یعنی دوور و نزیکە هەرچەند ئیشیشم هەبووە باوەڕەکەی خۆم زیاتر لە نمە حەزم کردو دانیشم گوێ بگرم بەس کاتەکەی چونکە کاتی ئێوارە بۆ تۆزێک ئەها ئازانی ئافرەت لەو کاتانە مەجای کەمترە بێ خۆم زۆر حەزم کردو زۆر بە پەرۆشۆ بووم یعنی لەفسی قسەکردنیان ئەوەنە بە شیرینی ئەوەنە بە قوربان و بە ساقە من هیوامە خواست لە قوتابخانە حکومیەکانیش ئاوا بوونایە ئاوا بە پەرۆشۆ بوونایە بۆ قوتابیەکان یعنی هەر ئەو شیرینی زمانە وای کردو ئەم بەڕاستی ئەو نمای منە زۆر بێتاقەت بووە ئەمە بەرەو تاوا بوونە ڕۆشت ئەوەنە بێتاقەت بۆی و بەخوادایکە من ئەو مامۆسانم زۆر زۆر خۆشەوە و زۆر چاکبوون و تمەڕادایکیگا منیش لە نزیک و ئاگام لێیە ئەیتر ئەو شیرینی زمان و قسەکردن و یعنی تێگەشتنە لە یەک وای کردبوو کە زیاتر مەکتەبیان بەراوە خۆش بێ زیاتر خوێندنەوە و یعنی من مام نبینیوە تا ئێستا کتێبێک بخوێنێتم مەگەر خۆم لە شوێنە کتێبخانەیە لە شوێنی ئەمەم بۆ کڕیوە نماگیان ئەمە بخوێنەرە ئیسفادەی لەیەکی بەس یعنی خۆی هەوڵیادا بچین بۆ شوێنێک بۆ نمونە چیرۆکێ یعنی چیرۆک ئینگلیزی بەخوا تا ئەم تەمەنەی چیرۆک ئینگلیزیم نەبینیوە بیخوێنێتەوە یا ئیسفادەی لێ بکە وەڵا ئەم خولەوای لێ کردووە حەزی بۆ دروست کردووە حەزەکە کتێب بخوێنێتەوە حەزەکە ئیسفادە لە چیرۆکەکان بکە یعنی من زیاتر خۆم وەکو خۆم حەزەکەم قورئان لەبەرکە بەس ئەڵێ دایکە من حەزەکەم ئەمانە لەبەرکەم بەسی تر بەتێ حەزی خۆشی حەزەکەم ئاگاتە و ئاستاشا بتوانێ قورئان لەبەرکە بە شێوازێکی زۆر باش دایکی نمەوە خۆت ئەزانی کە ئێمە جگە لە ڕاستە بابەتی سەرەکیمان چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە بوو بەڵام وەکو پاکێجێکە تەنیا بۆ بەشی بناڕەتیەکەمان بەردەست بوو بابەتە پەروەردەییەکان بوو نمەگیان تا چەند ئیسفادەی لەو بابەتە پەروەردەییانە کرد تا چەند هەستەکەی ژیانی خۆی پێ بەرەو پێشەوە بردووە گۆڕانکاری بەسەراهێناوە لە ڕووی ڕەفتار لە ڕووی هەڵسوکەوت لە ڕووی بەرەو پێشبردننی توانستەکانی خۆی الحەمدولله هەمووی ڕەنگدانەوەی هەیە لەو کچەی منە سوپاس بۆخوا دەستان خۆش بێ لەش ئێوە ساغ بێ بە ماندووبوونی ئێوە بە ئازایەتی ئێوە یعنی تۆ ئەگەر بەرامبەر بەوەش هەرچەند شتێکی کەمیشە بەڵام وا ئەەکەی لەو کەسە کەسایەتی بگۆڕیت وا ئەەکەی لەو کەسە پەروەردە ببێ لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی ڕەفتارەوە یعنی هەرچەند دایک و باوک خەریکن بەس یعنی جاری وا هەیە تەسیری مامۆساکە زیاترە تا دایک و باوکەکە من هەر خۆم تەلەبەیەکم هەیە بەخوا پار لە پۆلی یەک بوو پێرە لە باخچە بوو وەڵاهی یعنی من هەر لە مناڵیوە لە 4 ساڵ و 3 ساڵی و خوڵچە و معجونیان بۆ ئەکڕم بە زۆر شەوان بردندانم پێشوەرن وەڵاهی جاری وا هەیە ئەو بچووکەمان تەسیری مامۆستامە بەسم مامۆسایە جاری وا بووە لە ناو جێگەکە بووە مامۆسا و توێتی نابێ بخەونە بێ دەمودانتان بشۆن وای لێ کردووە مەبەستم مامۆسا و قسەکردنی مامۆسایە لەگەڵ قوتابیان نەیهێشتۆ بخەوین یەڵا با بچیندان مامشون دەیانی من چەند جارێک پێم وتووە هیچ قسەی مامۆسا زیاتر تەسیری هەیە بۆ قوتابیە دایک و باوک لە ڕووی ڕەحم و خۆشەویستیەوە هەندێجا قسەکانی پێچێ بشکێت بەس مامۆساکان یعنی قسەکانی هەمووی وەکو بەردی بناغە وایە ئەم قوتابیە وا لێ ئەەکەن وردە 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 ئەو بناغە چۆن گەورە بێ بە خانوویەکی گەورە وردە وردە یعنی بەس تر بە چاودێری دایک و باوک و هەردوو لە وای لێ بکەن کە بێ بە وێلایەکی گەورە دەی ئەم قوتابیش وا لێ ئەەکەن وردە 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 گەورە ئەبێ بکرد بە کەسایەتێکی گەورە الحەمدولله لە ڕووی پەروەردەیش و چەنێک لە زانست و عیلمەکە ئیسفادەمان لێ کردووە بەڵام من زۆر خۆشحاڵ بووم ئەو پەروەردەشتان خستە پاڵ ئەو زانست و زانیاریە یعنی پەروەردەکە زۆر زۆر مهمە لەگەڵ ئەوە هەردووکیان وردە وردە گەورە ئەبن الحەمدولله کەسێکی باشی لێ دەرەچێ سپاس بەخوا لە ڕووی پەروەردەیش زۆر ئیسفادەی کردووەنمە
الحەمدولillah. دایکی نمە خۆتەزانی ئێمە لە کۆتایی خولەکەی پێشبڕکێی لەبەرکردنی ژمارەی پایمان هەبوو نمەیانی شێکێک بوو لەو بەشداربووانی کە توانی بێتە یەکێک لە براوەکان. خۆت تەسەور دەکرد نمە بتوانێ ئەو نەژمارە لەبەرکە و بتوانێ بەو کاتەوە بەو خێرایە ئەدای خۆی بکە و بێتە یەکێ لە براوەکانمان. وەڵام مامۆستا زۆر لەوەی زیاتر چاوەڕێ بووم باوەڕ هەبێ من خۆم هەر لەم شوێنەی حازری ئەو ژمارانم بۆ گرتووە نزیکی 2 ڕۆژ 3 ڕۆژ بەیەکۆ بوون یعنی حەزم نەکردو بێزار بێ حەزم کردو هەر یعنی هەر بەخۆشی وتمە بە بزانم ئاستێم بچم تا کێ ڕۆژ دۆ یعنی ئەوە هەشت هەفتەیە خەریکە نزیکی 320 ژمارە ڕێکم لێ پرسیوەتۆ لەم شوێنەی حازریە بەسی ترگە گەشتە ئەوێ هاتۆزێک نازام شڵەژا بوو تۆزێک ئەترسا کەمتری کردو تا 300 نزیکی 20 ژمارە بوو ڕۆشت خۆم بۆم گرت ئەیتێرە هەر جارێ و دە ژمارە ماشەڵڵا زۆر زۆر باش بوو یعنی من تەسەوری ئەوەم نەئەکرد خەم لێ هاتبووە موتە ئەم لەبەرکە لە مێشکی خۆمە ئەمی کەیانی لە بیرەچێتە ماشەڵڵا ئەمیشی لەبەرە کرد ئەوەی خواریشی لەبەرە کرد ئەوەی سەریشی لەبیر ناچوە من خۆم تەلەبە بووم بەخوا جاری وا بووە تا 2 دیێڕم لەبەر کردووە 2 دیێڕی سەرم لەبیر کردووە بەس الحەمدولillah ماشەڵڵا زۆر زۆر ئیسفادەی کرد یعنی ئەویشە جوڵانی مێشکێ و قوتابیە ئیسفادەی لێ کردو بەڕاستی. زۆر سپاس دایکی نمەگیان بە وتەکانێ بۆ فیدباکە جوانەکەت خۆمان بە خۆشحاڵ زانی کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزا بین بە وشە جوانەکان و دەربڕینە جوانەکان و لێ ڕازیبوونت لە دەورە و خولەکەمان ئینشاءالله ئێمە هەر بەردەوامە بین بەم شێوازە بۆ چ نمە چه هاوت تەمەنەکانی نمە بۆیە بتوان ئیسفادەیەکی تەواو بکەن. سپاس بۆ بەشداربوونت لەگەڵمان دایکی نمەگیان. سپاس مامۆستاگیان منیش دەست چاوی ئێوە خۆش بێ لەشتان ساغ بێ یاخوا ڕسوور بن زۆر ڕازیم لێتان دانە بەدانەتان دەستیمان و بوونتانە بشم یاخوا هەمیشە خۆشبەخت و هەرچی خۆشی دنیا هەیە بڕژێ بەسەرتانە بەڕاستی من زۆر زۆر ئیسفادەم کردووە ئەگەر بکرێ هەموو ساڵێ ئەم فلانە بەردەوام بێ زۆر زۆر باشترە لەوەی من پار بەخوا نمەم نردووە بۆ خولی ئینگلیزی یعنی من ئەمە نیە شتێک بڵم بەس بەخوا ئیسفادەی لێ نەکردووە هەموو خولێکی هاوین ئەم مناڵانە هیلاکەکەم بەیانی ئەڕۆن هەتاوەکو جاری وایە تا یەک لەوێ بنمان و بوون نان نەخواردن بێتاقەتی سوپاس بخوا لە ماڵێکی ئیسراحەتی فێنکی تێرخەوی تێرجەوی دائنیشید بە 2 سەعات دانیشید بەڕاستی بێزار نابی بێتاقەت نابی هەم مناڵەکە لە بەردەستایە خەمی ئەوە نیە لە دەرەوە بێ هەم زانیاری و عیلمەکەش وەرەگرێ مامۆسای باش مامۆسای دڵسۆز مامۆسای زیرەک الحەمدولillah سپاس بۆخوا دەستی ئێوەش خۆش بێ و لەشی ئێوەش ساغ بێ و خوا لێتان ڕازی بێ ئینشاءالله. سپاس دایکی نمەگیان. دەیخوات لەگەڵ